بۆ ئێمە کارێکی سەخت و گران بوو کە بەبوونی ملیارێک و 400 ملیۆن هاوڵاتی و دانیشتوانەوە بە خێرای کۆنتڕۆڵی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بکەین و ئابووری وڵاتەکەشمان لە داکشانەوە بۆ گەشەکردن بەرین. هەرچەندە کۆتوبەندەکانی سەرقەدەغی هاتوچۆ کەم کراونەتەوە، بەڵام هێشتا بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەش بە تەواوی کۆنتڕۆڵ نەکراوە. مای خۆشحاڵیمانە کە ئابووری چین بەرەو گەشەکردن هەنگاو دەنێ و داهاتی تاکەکانی خێزانیش ڕووی لە زیادبوون کردووە. پێویستە هەوڵی زیاتریش بدەین بۆ زیادکردنی داهاتی تاکەکان و هەڵگشتیکردنی ئابووری ناوخۆ.